راگیانم سیارەیە 2 نەفەر لە پێشەوە بوون هەردووکیان سووتان. ساتی سوتانی ئۆتۆمبیلێکی جۆری توێتە تایبەتە لە ڕێگای پێنجێن نزیک ناحی ناڵپارێز. بەپی زانیاریەکانی بەڕێوەبەری ناحی ناڵپارێز کە بە پەیامی ڕاگەیاند ئۆتۆمبیلەکە لەلایەن فڕۆکەی بێفڕۆکەوانەوە کراوەتە ئامانج و 3 سەرنشینی تێدا بووە، هەرسێکیان بە تەواوی سوتاون و گیانیان لەدەست داوە. کۆنەکانەوە بوو کە هاتم سیارێک لێرا گڕی گرتە بوو. طبعا لە خوارترەوە بوو سەر لێیدا بوو بەدەم هاتنەوە سیارەکە هاتوۆتە ئێوە و بە گوێرەی شایەت حاڵەکان کە باس کراوە دوایی هێزەکان هاتن بردیان 3 نەفەری تێدا بوو هەرسێکیان مردبوو. بە دڵنیایەوە چۆن دڵە ڕاوکێ دروستەکان ئەگەر کەمێک لە سەروترەوە ئەم ڕووداوە ڕوویدایە بە هەزاران دۆنم زەوی ئەسووتە. ئەمە شەشەم هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوانە لە 2 هەفتەی ڕابردوودا لە سنووری پارێزگای سلێمانی. لە سەرجەم ڕووداوەکەدا 11 کەس گیانیان لەدەستدا و ڕووداوەکانیش بوونەتە جێگەی دڵەڕاوکێ و ترس لە نێو هاوڵاتیاندا. هاتین لەیرا سێرماکە بۆ خۆی وا ڕوویا بوو مە تەبعانەمە ترس و دڵەڕاوکێکی زۆری دروست کردو بۆ هاوڵاتیان بۆ خەڵکی ئەم ناوچێ چونکە تا ئێستا یانیشتی وایش ڕووی نایەوە لەیرا بەس ئەمە یەکەم جارە. بەڵام لەولا هەیە دەنگ و باسەیەکە ئەدا لە یانیەدا لە سیارە و چالاکی و شتەکە ئەمە یەکەم جارێتی لێرە. بەڵام ئیتر وەڵا خەڵک لەمە دوانە لە پێشتر ترساوایمتر لەمە دوانی شتێکی بۆ دەرکەوتووەکەوە ئاترسیانی خەڵک شوانە خەڵک ئەگەڕێ بە دەور و بەر. سێ کەسی جا سوودا بوو، 3 کەس تێشتا بەس دیار نییە مەدەنیین ئاسکەری نازانین چین. سیارەکەیش تقریبا ژمارەی دیار نییە تا ئێستا وازەح نییە و هەرەونی لێزان تا چەند وەڵا ئەمە و ماڵمان نزیک بۆ لێمانەوە کیلۆمەتر لێمان نزیکە لە ماڵەکان و ئەتر ئەمە تقریبا جاران لە سنووری شارباژی ڕۆژهاتۆ بەم دیوتراوە بۆ سنووری بناری سوورێنی پێڵنیزمە لە ملە بەم دیوە بناری سوورێنەکە هەتاوە نزیک بۆ تۆ لێمان. دەستگای دژاتیرۆری پارتی لە ڕاگەیاندراوێکدا لەبارەی هێرشەکەەوە ئاشکرای کرد کە فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکیا ئەنجامیدا و بەرپرسێکی پەکەکەی کردوتە ئامانج بەبێ ئەوەی هیچ زانیارێکی دیکە لەبارەی ناسنامەی قوربانیەکانەوە بخاتە ڕوو. ڕاستەوخۆ دوای ڕووداوەکە تەرمەکان بۆ لێکۆڵینەوە ڕەوانەی نەخۆشخانی پێنجوێن کران. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ئەمە دووەم ڕووداوی سوتانی ئۆتۆمبیلە کە لەلایەن فڕۆکەی بێفڕۆکەوانەوە دەکرێنە ئامانج. پشتیشمەوە شوێنی ئەو ئۆتۆمبیلەیە کە لەلایەن فڕۆکەی بێفڕۆکەوانەوە لە ڕێگای پێنجوێن کرایە ئامانج و 3 سەرنشینی تێدا بوو، هەرسێکیان گیانیان لەدەستدا و بە تەواوی سووتان. سامەر فەتاح کەناڵی ئاسمانی پەیام قەزای پێنجوێن.